بەلای خی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە شیکاری وەرزشی لەگەڵەوەی وەڕز و خۆشەی سپێک دەگەینەوانەیە. ئەمڕۆ باسکردن تایبەتە بە چامپیۆنز لیگ کۆمەڵە گیاری تێدا بەڕێوە دەچێت. ئێمە هەوڵ دەدەین باسی ئامادەکاری تیپەکان بکەین، بەڵام لە واقعەتێکی شیکارەکانی پێشوو من خۆمی لێلایەم و پێشتان دەڵێم بۆ لە چوارچێوەکەیە، چونکە بەجددی تەقەبولکردنی واقعیەتەکان بەو جۆرەی کە هەیە شێواندنی بۆکرێ، هەریەکی لە هاوڕێیان شێواندنی بۆکرێ. بە نمونە ئەگەر ئێسێمە دانیشین قسە لەسەر وەزعیەتی ئێستەی لیڤەرپۆڵکەین، ئیتر ئەم قسەیە وەکو بابەتێک هەڵ ئەگیرێ بۆ هەچ کاتێ هەبێ کەسانی هەن کە ناتوانن پێدوگەن، کە ناتوانن وەکو تۆ بن، کە ناتوان وەکو تۆ خزمەتکەن، کە ناتوانن وەکو تۆ حسێبیان بۆ بکرێ، یەنەوان ئێمە دەهانێنەوە بۆ ڕوبەڕووبوونەوە. کە من لە کاتێکە حەزیشم بەخوا بە ڕوبەڕووبوونەوەی کەزنی ئەوەشی کە دەردەکەوێ من هەمویان هاوڕێ من، یعنی لەگەڵ هیچ کەسێکان نییە کە عەلاقەم نەبێ. ئەو بەڕێزانەی کە لەسەر شاشەوە دەرەکەون لە حوزوری خۆمە، ینی من باسی حوزوری خۆمەکەم، باسی پاشەملە ناکەم. لە حوزوری خۆمە ئەوەی کە دوورتان نزیک من ئەسنانسێ ئەزانێ من سەریحم، یعنی ئیشی مجاملە و شتانم نییە مجاملە هیچ کەسێ بکەم، بەس لە حوزوری خۆمە هەمویان ڕێزم لێ دەگرن، هەمویان بۆ پەڕی احترامەوە لەگەڵمان، هەمویان یعنی احترامی تاریخ و خزمەتی من و هەموو ئەمانە ئەگرن، بەس لە پاشەم لە چێ بێ ئەوە عنی و لای خوا هەیەوە. من سیقم بە عەبدیش نییە کە لە پاشەم لە هەچ کەسێ هەر شتێ بڵێ، بەڵامی تر خۆی لە حوزورەکەی بەجێر. بۆیە ئێمە ئەمڕۆ باسی واقعیەتەکەین و باسی ئامادەکاری تیپەکەین و بەدەر لەوە قسەیەکی یعنی جیاواز ناگەین لەوەی قسە جیاوازانە بگرێت، چونکە قسە جیاوازەکانت کە دەیگرێ ون دەبێ و ئەگە قسەیەکیش بۆ من لەسەر دۆخی ئێستەی تیپێ بیکەی هەتا قیامەت لەسەرت حسێبە. من ئێستا چەند جارم پێوتون و ئێستاش ئێڵێمانێ، من ساڵی 2007 کاتێک نیمار ڕۆی لە بەرشەلۆنا زۆر بەڕاشکایی بە پۆستی فەیسبوک ئاماژەم بۆ کرد کە ئیتر یعنی قوت و هێزی بەرشلۆنە کەم دەبێتەوانێ و دواتریش باسم لەوە کرد کە ئیتر بردنەوەی چامپیۆنز لیگ بۆ بەرشلۆنە دەبێتە شتێکی خەون. ئەوە ئێستاشی لەسەر وا ئێمە بەرەو یعنی 8 ساڵی ڕێکی ڕۆشتووە تاکو ئێستا ئەو قسەی من وە ڕازگەڕاوە. ئێستاشی لەسەر بێ هەیە خۆی داناوە بۆ قسەیە دوای 9 ساڵ توای 10 ساڵ دوایم هەموو پارە سەرفکردنە، دوایم هەموو سەرۆگۆڕینە، دوایم هەموو یاریزانێنە نوبردنە. ئەگەر بەرشلۆنە نازناوێک بێت ئەم قسەی من بێنێتەوە بەرچاو، ئەم قسەی من دەمێکە کۆتاییات و عنی من هەموو شتێکی ئەو قسەی وەکو خۆی ڕۆشتووە. لە 2007 منم قسەیم کردووە، ئەوە هاتوونێتە 2025 چامپیۆنز لیگە نەبراوەتەوە. خۆ مردن بەدەست خوایە، لە دەستی عەبدانیە. لەوە چێ من بەیانی ئەو کەسە نەبم کە ئێمە سەر شاشە بەرنامەکەم، لەوە چێ ئەمڕۆ دوا ڕۆژم بێ مەگەر ئەگە واشی لێ بکەن ئای خۆیان بۆ حازر کردێک لەسەر کێلی قەبرەکەم بێنن بڵێن کاکەوە بعد بیری بێتەوە بەرشلۆنە ئەوە شتەکەی تۆ بۆ جۆرە نەبوو. دەچمە سەر واقعاتەکان. شەوی ڕابردوو میلان سەرکەوتنێکی گرنگی بەسەر تۆرینۆیە تۆمار کرد، سەرکەوتنێک کە تایبەتمەندیی زۆری هەبوو. کریستیان پۆلیسیچ لەم یاریەدا یەکلاکەرەوەی ڕاستەقینە بوو بۆ میلان 3 خاڵی گرنگی هێنا کە ڕاستەوخۆ کریستیان پۆلیسیچ خاوەنی ئەم 3 خاڵە بوو. گەڕانەوەیکی زۆر باش لە تەوقیتێکی زۆر باش، لە کاتێوی کە لیاو تووشی پێکان بوو، لە کاتێوی کە خیمینێز وجودی نەبوو، لە کاتێکا کە کۆنکۆک و پێویست نەبوو. پۆلیسیچ هات ئەم یاریەیان یعنی ڕۆڵی سەرەکی هەبوو لە بەدەستهێنانی 3 خاڵ یارەکی میلان. ئەمە جگەلەوەی کە ڕابیۆت و یاریزانانی دیکەش بامان شێمە ڕۆیەڵیان لەبەر چاو دەگرین و سالیمەکەس بامان شێوە. بەڵام من باسم لە چییە؟ باسم لە کۆمەڵی جۆری بردنەوەی بۆ تیپ زۆر پێویستە بۆ بەدیێنانی ئامان. سەیریکەم وەرزی ڕابردوو میلان لە یاریگای تۆرینۆیە دۆڕا و تیپێکی زۆر بێڕاحەت دەرکەوت. ئەم وەرزەش دەستی پێ کرد، بینیتان سەرەتا و لێدانی سزا تۆپێکەوێتە خوارە بەرەمەی تۆمۆریەکرێت، داوەرەکرێ بە لێدانی سزا تەبیعیە. گۆڵی دووەمیش ئەوەی نوکۆنکۆ کەوت، یاریزانەکانی میلان داوای فاڵیان کرد، بەڵام گۆڵی دووەم گیرا
من هەردوو حاڵەتەکەم بەلاوە ئاسایی، ینی لە ڕووی داوەریەوانێ زۆر لام ئاسایە بۆ نمونە هەبێ بڵێ ئەمەش پەنارتی، ینی ئەمە پەنارتی نیە و شتێکی حاڵەتێکی ئاساییە، من هەر لام ئاسایی شەکرا بە پەنارتی لەبەر تۆپەکە بەردەستکەوتنی تیا ئیتر حەقە بە حەکەم. ئەوەی نکۆنکۆ لە هەمان کاتە خۆڵانی تیا لە هەمان کاتە بەرکەوتنیی تیا ئاسایی حەکەم نێکا بە فاڵ. ینی شتەکە زۆر ئاسایە، بەڵام دەزانی ئەمە من لە ڕووی لایەنی دەرونیەوەی ڕەنگە تیپ بخاتە دۆخێکی خراپەوە بێڕخێنە، بەڵام لە میلان ئەمە ڕووی نەدا. لە میلان ئەمە ڕووی نەدا، بەڵکو لە دوای دوو گۆڵەکە میلان زیاتر تین و بوو بۆ برنەوە. لە دوای دوو گۆڵەکە میلان نەهێش بەی شێوەیە مەترسی لەلایەن تۆرینۆ بکەوێتە سەر، تەواو کۆنتترۆلی یارەکەی کرد، تەواو هێرشی کرد بۆ تۆمارکردنی گۆڵ. ئەم ڕۆحیەتە بۆ تیپ زۆر گرنگە. هەڵگەڕانەوەی ئەم ئەنجامانە بۆ تیپ زۆر گرنگە بۆ پێکرانی ئامانجەکەی. ئێستاشی لەسەر بێ پێتانەڵە من بڕوام وایە میلان قولی تالیباتۆ ئەمە منم بڕوام وایە، بەس واقعەتەکە میلان چییە؟ میلان ئامانجی گەیشتنە بە چامپیۆنزیی وەرزی داهاتوو، میلان دەیەوێت چوارپلەکەی پێشەوە بگرێ، ئێمە بێ لە دیوی ئەم ئامانجەوە شیکاری بکەین. ئەم ڕۆحێتی گەڕانەوە ئەنجامانە بۆ بەهێدیێنانی ئەو ئامانجەت زۆر زەڕورە بۆتی. بۆیە میلان لە نقطەیەکی زۆر گرنگە سەرکەوتنیەنا، لە خاڵێکی زۆر گرنگە سێخاڵی بەدەستێنا و توانی پێشەنگ وەربگرێتەوە و گێڕانەوەی ئەنجامی 2-0 لە دەرەوەی یاریگای خۆت بەرامبەر بە تیپێکی ئاجی وەکو تۆرینۆ کە ئەمساڵ لە ڕۆمای بردۆتۆ لە نێو یاریگای ڕۆمایە، کە ئەمساڵ پێما بێت لە ناپۆلیشی بردەوە لە یاریگای خۆی، چونکە ناپۆلی لە خوڵەکەکانی یەخیران نواڵان گۆڵی کرد بەس ئۆفساید و لە ناپۆلیشی بردۆتانێ، یعنی تیپێکە ئەنجامی باشیە بووە و توانیوەتی لە تیپە گەورەکان بێتەوە، بەڵام تۆ دوای دوو گۆڵیش گەڕاویتە تاوانێ بەڕاستی شتێکی تایبەتمەندە. باش ئەم جارەیان یەکسەر کاگەکار سڵاو لە تۆیە بەرشۆنەیە سەباسی بەرشۆنە دەکەم، بەس کاگیواڵێ ئەڵێ تایبەتمەندیەکانی ڕاهێنەری سەرکەوتوو 1-2-3 کامانە. طبعاً ڕاهێنەر بە پێی تیپە گۆڕێ. بۆ نمونە ئەگەر تۆ بی بە ڕاهێنەری بەرشەلۆنا ئەبێ ستایلێکی دیاریکراوی یاریکردنت هەبێ لەگەڵ شێوازی ئەم تیپەیە بگونجێ. باشە؟ بۆ نمونە تۆ دەبیتە ڕانەری هەڵبژاردەی ئیسپانیا بە هەمان شێوە، چونکە کواڵیتیە میاریزانانە بەم جۆرێ یاخود ڕاتنی میاریزانە و گەورەبوونیان بەم جۆرێ کە دەبێت شتێکی دیاریکراویان پێبێ، نەک هەموو یاریە جودێکی زیاتریان لێ داواکەی. ئەمە بۆ تیپ تا تیپ ئەگۆڕێ. تیپیش هەیە بە نمونە ڕیاڵ مەدرید، یعنی لە عکسی بەرشۆنە ڕیاڵ مەدرید وەرگرە کاگیوە، لە ڕیاڵ مەدریددا ئەبێ ڕاهێنەرێبی بزانی خواستی تیپە کارگەڕیانەکەت برنەوەی یاریەکانە، لە برنەوەی یاریەکانە مامەڵەیەکی تەندروستە لەگەڵ نەوەتخولێکی یاری. پێویستت بەو نییە تۆ شێوازێکی یاریکردنی دیاریکراو لەم تیپای بیاد دەبکەی، نەخێر پێویستت بەوەی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ یاریەکانە بکەی و یاریزانەکان بتوانانی بە باشترین شێوە بەکاریان بێنی، چونکە هەمیشە ئەم تیپانە خاوەنی باشترین یاریزانەکانن. یعنی ئەم خاڵە لەگەڵ ئەم تیپە و لەگەڵ ئەو تیپەیە دەگۆڕێ. خاڵی دووەم ئەوەیە کە تۆ کەسایەتیکی گەورەت هەبێ لە نێو یاریزانەکانە کە چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ یاریەکان و لەگەڵ یاریزانەکان بزانی بیبێ بەڕێوە. ئەمە بۆ ڕاهێنەر خاڵێکی زۆر سەرێکیە. ئەگەر یاریزانێکە دیای دەکرد تێبگەینی کە چۆنیە دەگا، ئەگەر یاریزانێک سەرێکی بوو بەردەوام تێبگەینی، یاریزانی هەڵی کرد تێبگەینی. ئەمە خاڵێکە زۆر گرنگە بۆ پەیوەندی ڕاهێنەر و لەگەڵ ئەو تیپە و لەگەڵ ئەو کارانەی کە ئەنجامیان لە تیپەکە بۆی کە بێتە ڕانەرێکی سەرکەوتوو. و خاڵی سێەم کە من یعنی بەجددی پێت هەم بڵێم بۆ ڕاهێنەر بەلامەوە گرنگە. ڕاستە مۆرینۆ شتێکی جیاوازەیە. من پێم وایە ڕاهێنەر ئەبێ وەختی خۆی یعنی پێشتر لە یاریزانیە یاریزانێکی باش بوو بێ، یاریزانێکی دیار بوو بێ. ئەسا ئێمە خۆ گواردیۆلا ڕاهێنەرێکی زۆر باش بوو، بەس واقعیەت ئەو خولەکەی کە ئیتۆ ساڵی 2009 پاژۆی گواردیۆلا لە یاریەکە داوای لێکات تۆ ئەمە بکە و ئەمە بکە و ئەوە بکە، ئیتۆ بەرپەرچێ تاوانێ و لێی تۆ ڕابێ ئەڵێ تۆ چی دوا بە بنەڵێ، مێژووی تۆ چییە؟ مێژووی من زۆر لە تۆ گەورەترە، تۆ چۆن بەم جۆرە بەرامبەر بە من قسەیەکی؟ ئەگەر دیقەت بدەین بۆ تەوقیتەی کە ئیتۆ ئەو قسەیەکە بەرامبەر بە گواردیۆلا زۆر تەواوە، زۆر تەواوە قسەکەی. بەڵام دواتر مێژوو لە کاری ڕانانی گواردیۆلا پێی وتین کە ئەو قسەی ئیتۆ بۆ تەوقیتە تاو بۆ ئیتر تاو، ئەو قسەی سێمۆک و ڕازباسیگەی نەخێوان نییە، چونکە گواردیۆلا هاو تەریخێکی زۆر گەورە و جوانی لە بواری ڕانانە دۆزیەوە بەدەر لەوەی کە لە یاریزانیا هەیبوو.
بە دەرلەوەی کە یاریزانی هەیبوو هەم دەستکەوتی خۆشی یاریزانێکی باش بوو یاریزانێکی خراپ نەبوو بڵێن وەڵا یاریزانی خراپ نا بەڵام ئەو یاریزانە جیاوازە نەبوو وەکو چاوی باشە بابەتەکە لێرە ئەوەیە بۆیە لای منەم خاڵەش گرنگە لەوەی کە ڕایەنەر پێشتر نمونەیەکی بەهێز بوو بێ لە یاریکردنا بۆی کە بتوانێ تیپەکە بەو جۆرەی کێ بەڕێوی بە تەمان یارەکانی ئەم شەو کاژمێر 6 خولەک کایرا دەڵماتی ئۆلۆمپیاکۆسن کاژمێرە 45 خولەک بارمونیخ و سپۆرتینگ دیشبۆنن ئەتڵەنتا و چێلسی یەکێکە لە یاری تایبەتمەندەکان کە بۆ تیپ گرنگە بەرشەلۆنە و ئینتراک فرانکفۆرت طبعا زۆر هاوڕێ دەپرسن لەسەر بەرشەلۆنە و دواتریش لەسەر ئینتەر و لیڤەرپوڵ قسەی خۆمانەکەی طبعا پرسیاری ئەوە دەکرێت ئایا بەرشەلۆنە دەبێت دەم یاریە بەرێتەوە ئایا بەرشەلۆنە یاریە دەباتەوە یعنی زۆر نامەنتەقی ئەم قسەیە ئایا بەرشەلۆنە یعنی بە هەموو پێودانگ و پێوەرەکان وەریگرە بەرشەلۆنە شتێک نییە لەوەی کە تۆ بڵێ ئەم یاریە نەباتەوە تۆ هاتوویت دوو خەسارە داوە لە چامپیۆنز لیگا یاریەک یەکسان بووی 7 خاڵت کۆ کردوتەوە ئازانم دوو ڕەبڕبوونەوەی کۆتایی داسانە ینی بۆ نمونە گەرەم یاریەش تۆ نەبەیتەوانێ تۆ 6 خاڵی ترت هەیە لە دویاری داهاتوو کە ئاسانە بۆ تۆ بەدیەنانی بەڵام واقعیەتەکە ئەگەر تۆ ئەم شەونەی بیتەوانێ ئەو ڕێگەی تویتی یەکەوی ئەو شوێنی تویتی یەکەوی ڕەنگەوتی پانش بە جۆرێکی تر ڕوبەڕوود بووناوانێ یعنی چی ئەمە باز لە بەدیری لەو بکەین کە بەرشلۆنە نەیباتەوە نەبردنەوەی ئەم شەوی بەرشەلۆنە شکستێکی زۆر گەورەیە نەبردنەوەی ئەم شەوی بەرشەلۆنە یعنی کەوتنێکی زۆر گەورەیە بۆ تیم و سکواتەکە یعنی بۆ سێریکە تیپ یاریزانە پێکراوەکان هێدیە دیگەڕاونەتەوانی وردەورداسی خۆیان پێشکەشەکەن و یاری پێشور ڕاپینا پشووی پێیراوە لە ئەو پەڕی ئاستی بەرزی یاریکردنای لە 2 یاری ڕابردوو لە 3 یاری ڕابردوودا کە باشترین ئاستی یاریکردنی خۆت نیشان داوە و لە ڕووی ئەنجامی شانێ لوتکەی ڕیزمەندی خولی ئیسپانی گرتوتەوە 4 خاڵ پێش ڕکابەرەکەت کەوتووی یعنی چ ڕێگریەک هەیە لەوەی کە تۆ من بیانوویەک بێنمە بۆی کەم شەو بەرشۆنە نەیباتەوە ئەمە مانای ئەوە نییە کە ئیتر ئەم یاریتر ئینتراک فرانکفۆرت دیژ نەبێ بەکەم سەرگەی بەڵێ ئینتراک فرانکفۆرت لە وەرزی ئەم ساڵە هاوشێوەی ڕابردوو نییە ڕۆژی شەمەی ڕابردوو بوو شەمەی ڕابردوو لایپزیگ 6 گۆڵی لە فرانکفۆرت کرد 6 دانە گۆڵی ڕێکی لە فرانکفۆرت کرد ئەسڵەن بەرشەلۆنە ئەم شەو نەک هەرە بێ بیباتەوە ئەبێت تۆڵەی ئەو شکستەی یۆروپا لیگیش بکاتەوە کە بەرامبەر فرانکفۆرت هێنای خۆ بیرتانە هاندەرەکانی بەرشۆنە لە کامنەوە بلیتەکان و تکتەکانیان فرۆش لە بەرناڕزایەتیان لە تیپەکە چوون فرۆشتیان و باندەرانی فرانکفۆرت یاریگای کامنوو منجەنیق بوو بۆ بەرشەلۆنە خۆی لەسەر بەرشۆنە خۆی لەبەری هەموو هاندەری ئەڵمانی بوو پڕ بوو لە هاندەری ئەڵمانی چونکە هاندەرەکانی بەرشۆنە لەبەروی نیگەران من لە تیپەکان چوون تکتەکانیان فرۆشت بووانێ لەبەروی من واڵێ هەنێکی تیا چەند راپۆرتێکی ئەڵێن لەبەروی پارێکی باشی کردو ئەڵمانەکان پارێکی باشیان پێ بۆیە فرۆشتیان تۆ بەس من وان ئاڵێم نە من ئەڵێم لەبەروی نیگەرانی ئەنەبوو لە تیپەکان بۆی بەم جۆرە فرۆشتاوەتەوە بەرشەلۆنە چانسیە بەڕاستە و خۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ بەڵێ هێشتا چانسی ماوە بەرشەلۆنە 9 خاڵی لەبەردەمایە 16 خاڵەکەی بێنێت چانسێک ماوە بۆی بەڕاستە و خۆ سەرکەوێ بەڵام چانسەکە قورسە بە تایبەتی چانسی گەیشتنی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ پەیوەندی بە ئەنجامی ڕکابەرەکان توێ ئەگەر ڕکابەرەکانی بەم جۆرە لە بردنەوە بەردەوام بن چانسەکە زۆر قورسە بێ بەڵام ئەگەر ڕکابەرەکانی وەستانی چانە بێ ئەو دەرفەتت بن ئەمە بابەتێکی ترە چونکە ئێمە 8 پلەمان هەیە سەرەکەی بە ڕاستەوخۆ 8 پلەمان هەیە سەرەکەی بە ڕاستەوخۆ بەرشۆنە لە ئێستایا تەنها 7 خاڵی هەیە باشە یعنی لە هەشتەمەکەیە لە هەشتیامەکەمەکەیە ئێمە دەخاڵمان هەیە یعنی جیاوازیەکە یەک یاریە وەکو توشمە من بە سەرتای چامپیۆنز لیگ پێمتونتومە جیاوازی گۆڵ زۆر گرنگە بۆیە بەرشەلۆنە گەریاری ئەم شەو بەرێتەوانێ چانسێکی زۆر باشیە چونکە دویاری داهاتووی بەرشەلۆنە ئاسانترە 6 خاڵی دویاری کۆتایی بەرشەلۆنە زیاتر لە بەرچاو وەک لە 3 خاڵی ئەم یاریە یعنی ئەمە دوهەمین خو یاری قورسی بەرشەلۆنەیەکە بەرشەلۆنە لەم چامپیۆنز لیگا 2 یاری قورسیە بۆ هەردووشی دۆڕان پاریس سەن ژێرمان دۆڕانی چێلسی دۆڕانی تەواو
کڵۆ بڕوچکە یەکسان بووە هۆکارەکە خۆیان بوو ئیتە پێگاتی بەرشۆنە نەقسێ بۆچیە بووە بۆیە ئەم یاریە کۆتا یاری بەرشۆنەیە کە لە چاو یاری ڕکابەرەکانی تر و لە چاو تیپەکانی تر یارەکە هیچ قورسێکی تیان نییە بووە بۆیە هێشتا بەرشەلۆنە چەند سێوەی ماوە بە شێوکی ڕاستەوخۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ بۆ گەیشتن بە ڕاستەوخۆ تایبەتمەندیەکی گەورەی بێت دەچمە سەر ئینتەر میلان و پاریس ئینتەر میلان و لیڤەرپوڵ و باسکردن لە دۆخی ئینتەر میلان و لیڤەرپوڵ وەکو واقعیەتی هەیە ئێمە باسی چی بکەین لە ئینتەر میلان و لیڤەرپوڵ وەرن با پێکەوە باسکەین تیپێکمان هەیە ئەنجامی زۆر خراپە هەم لە چامپیۆنز لیگ هەم لە خول تیپێکمان هەیە ئەنجامی باشە لە چامپیۆنز لیگ باشترە لە خولیش تا ڕادێکی زۆر باشە ینی بە کاتی پێشەنگ و تاوی ڕکابەرەکانی میلان و ناپۆلی بردو جیاوازەکە شێونە زۆر نییە یەک یاری ئەوان سوود بێنن بیباتەوە یەکەمە کاتە لە خولیشا باش ئەمە جیاوازیەک لە ڕووی ئەنجامی ئەم دوو تیپەوە کە جیاوازێکی زۆر زۆر هەیە واتە لێرە تا ڕادەیەک سەقامگیریمان هەیە بەڵام لەم بەری ئەملاکە لیڤەرپوڵە سەقامگیریمان نییە لە تیپەکە لەم تیپەدا کاگەر یاریزانێکیش کێشیان هەبوو بێوکۆی لاوتارۆ و کاڵهانۆگلۆ ماوەی ڕابردوو کێشیان هەبوو یاخود یەدەکردنی یاریزانەکان کێشەیە بوو بێ سێرەکەی کێشەکان چارەسەر کراون یا کێشەکان دەنگدانەوەی میدیان نییە بەڵام لێرە ئێمە کێشێکی گەورەمان هەیە ئەستێرەی یەکەمی تیپەکە و گەورەی تیپەکە بەهۆی ئەوەی لە دوانیاوە لە دژی کارگەڕی یانەکە و لە دژی ڕانەری تیپەکە تەنانەت لەم یاریش دوور خراوەتەوە کەواتەوە دیوێکی تر کێشەمان هەیە لە دیوی لیڤەرپوڵە لە دیوی واقعیەتی ڕێزبەندیا بە هەمان شێوەمە کێشەمانەیە کەواتە ئەگەر ئێمە سری یارەکەکەین یارەکە لە خاڵێکی زۆر زۆر جیاوازەیە بۆیە دایم شیکردنەوەی ئەم دۆخانە زۆر زۆر قورسە بۆ سەریکە ئەستا من باسی ئەم خراپیانەی لیڤەرپوڵم بۆ کردی وایە و باسی ئەوم بۆ کردی ئینتەر لەمانە هەموو شتێ باش بۆچی ئەمە بە نمونە ئێمە وەکو یاری ئینتەر میلان و ساسۆلۆ لێکی ناینەوە وەکو ئینتەر میلان و تیپێکی تر لێکی ناینەوە خۆکەیمە باسی ئەم کێشە و تیپان ناکەین تیپەکانی ترکێن یانزە بە یاریزان یاریەکەن خۆمنەی ئەمان کێشەیان نییە ئەی بۆ ئێمە بۆ ئەوانی تر ئاڵین وڵا ئینتەر میلانم یاری ئاوا باتەوە ئاوا ئاسانەوە تەرتیبادا بۆ یاریە ئەم حەزەرەیەکەین حەزەرەکە من لە دڵمان نییە بۆ کۆی کە بڵێم ئینتەر نایباتەوە نا ئەسڵن من خۆم لەگەڵ بردنەوەی ئینتەر ئەم لە یاریەم شو من وەکو خودی خۆم لەگەڵ بردنەوەی ئینتەر ئەم لە یاریەم شو بە هەموو خوێندنەوەکانم لە بردنەوەی ئینتەرە بەس با چیت پێ بڵێم من بۆچی ئەمە نایرێ بەسەر لیڤەرپوڵاوکە و دۆخەی هەیە چونکە کواڵیتی یاریزانەکانی لیڤەرپوڵ ناوی یاریزانەکانی لیڤەرپوڵ پێکاتەی لیڤەرپوڵ قابلیەتی ئەوەیتیان 90 خولێکی سەرسوڕهێنەری ئەفسونایی پێشکەشکەن قابلیەتی ئەوان تیا لەژێر سەختا خۆیان ڕزگارکەن وەکوی چۆن بەرامبەر بە ڕیال مەدرید کردیان بەرامبەر بە ئەستۆن ڤیلا کردیان تا خۆ دەبینین ئەستۆن ڤیلا ئێستا لە ڕکابەری 3 خاڵی فەرقە لەگەڵ ئەرسناڵ لە ڕکابەری پرێمەر لیگ توارە ئەستۆن ڤیلاوانە بە ئاسان وەرمەگرە پێکاتەی لیڤەرپوڵ قابلیەتی ئەوەی تایە کە توانێت شتی شاز لە نێو یاریگای ئەنجامدا شتی نامۆ لە نێو یاریگای ئەنجامدا بۆیە یعنی من ئەڵێم دیوەکە بەم جۆرە نایخوێنمەوە لەو حاڵەتی کە ینی بێڕێزی بە لیڤەرپوڵ کەم هەرەونە خۆم خوێنەوەم لەگەڵ ئینتەرا و تەوەقۆم لەگەڵ ئینتەرا حەزەر لەمە لیڤەرپوڵ نەکەم نا من هەمیشەم قەناعەتم بۆ لیڤەرپوڵ هەبووە و ئێستاش پێم وایە هەر سڵۆت بەرپرسیارە لەوەی کە دۆخی لیڤەرپوڵ بەم جۆرە گەیشتووە هیچ کەس لە شوێنی سڵۆت بێ لیڤەرپوڵ ئەنجامی باشترە لای من ئەتە من غەڵەتم من ڕاستم من قوبوڵی ئەم غەڵەتە یەکەم من غەڵەتم بە غەڵەت ئەم قسەیەکەم بەڵام قابلیەتی ئەم غەڵەتە هەڵەگرم قوبوڵی ئەم غەڵەتە مەکەم لیڤەرپوڵ ئەگەر کەس ڕایەنەری نەبێت لەم دۆخەی ئێستا باشترە کە سڵۆت ڕایەنەرێتی باشە چونکە ئێمە تیپێکمان هەیە ئاستی دە یاریزان دابەزیوە تیپێکمان هەیە کێشە هەیە لەگەڵ ئەستێرە یەکەمە تیپێکمان هەیە یاریزانەکان یەکتیب نین تیپێکمان هەیە هەڵەکان چارەسەر ناکات تیپێکمان هەیە غەڵەتەکان دووبارە کاتەوە تیپێکمان هەیە هەمیشە یعنی ڕاهێنەر هەمیشە گۆڕانکاریەکە بۆی تیپەکەی بەرەو پێش بچێ بەڵام ئێمە بەعکسەوە لە لیڤەرپوڵ ڕاهێنەرێکمان هەیە گۆڕانکاریەکە هەمیشە تیپەکەی بەرەو دواوەیە
بڕۆنسەری و گۆڕانکاریانە بکەن لە وەرزی ئەم ساڵا کردێتی بە دەگمەن بە پەنجەی دەستە بژێرە گۆڕانکاری یاریکی سەرکەوتوی بێ جگە لەو جوودانەی کە چێزا کردوێتی لە یاریەکانە. هەنی ئەمە من قوبولیەتی ئەم غەڵەتەی خۆمەکەم کە باوەکو خۆی غەڵەتەکە بڕۆوە کۆی کە باس برێ. وەکو شێوازی یاریچی لێ بەسەریە. تاوان لێڤەرپوڵ ئێستا ئارنێ سڵۆت زۆر باشکراڵێ ئەڵێ من لە دۆزینەوەی ڕێگەچارەی شێوازێکی یاریکردنی گونجاوم بۆ تیپەکەم. لە دۆزینەوەی پێگاتەیەکی گونجاوم بۆ تیپەکەم. لەبەروی پێم وایە ئێمە شێوازی یاریکردنی خۆمانمان لە دەستداوە. ئێمە وەکو پێویست وەستانی یاریزانەکانمان لە یاریگادا نییە ئەگنا ئێمە هەلەکان دروست ئەەکەین بەڵام گۆڵ ناکەین. تەمانە قسەیە زۆر زۆر ڕاستە بۆ سڵۆت. بەڵێ لێڤەرپوڵ هەلەکان دروستەکە بەڵام یاریزانەکانی گۆڵ ناکەن. ئیتر هەچ کەسێکە بە محەممەد سەڵاحی شەوتیە منەوە نیم هەرەونە ڕەخنەم لێگە دانیشم هەموو شتێکی زەربی سەرگەم نە بالفعل ئەم قسەی لەسەر لێڤەرپوڵ ڕاستە و من بە پێوەری ئەم قسەیەش کە ئەزانم ڕاستە بۆیە بارودۆخە بۆ لێڤەرپوڵدانێن. بۆیە چاوەڕوانکراوە لێڤەرپوڵ بە پلانی 4-2-3 خۆی یاریکە بەڵام وەکوی کە پلانی جیجیم پرێسین بەسەر ئینتەرمیلانە جێبەجێ بێ بەڕاستی ئەمە کارێکی زۆر زۆر قورسە. من بڕوام نییە لێڤەرپوڵ بتوانێت ئەم شەو جیجیم پرێسینگ بەرامبەر بە ئینتەرمیلان تاتبیقکە. وەکو دیوی کۆنتترۆڵی تۆپ وەکو ئەم تیپە لە کۆنتترۆڵی تۆپا بێ بتوانێت زۆرترین هەلی گۆڵ دروستکە بە هەمان شێو من بڕوام نییە لێڤەرپوڵ بتوانێت ئەم خاڵانە جێبەجێ بکە لە یاریە. و پێشم وایە هەوڵدانی سڵۆت بۆم یاریە بۆی کە شکست نێنێ بە تایبەتی بۆم دۆخەی کە لە دوای سەلاحەوەتەی کەوتووە بۆ ئێستا دروخستنەوەی سەلاحی بەدوا هاو ئەگەر چی وەکو کاری ڕانان سڵۆت زۆر پێویستی بەبردنەوەی لە میاریە بۆی کە ئەحقێتیەوە بسەلمێنێ لەوەی کە بڕیارێکی دروستیەوە بەرامبەر بۆی کە سەلاحیە دەکردوە چونکە دایم ڕانەرە بێ ئیشکە ئەگەر تیپەکە خەلەلیە بێگەر تیپەکە شتێکی بێ ئیشی ڕانەرە چارەسەریکە بۆی حەقی خۆشێتی لەوە چە سڵۆت سەلاحی بەدڵ نەبێ من ڕاهێنەرم سەلاحم بەدڵ نیە تێ تۆکەیفی خۆتە ئوستورەی هەرچیەکی غەڵەتەکە با تۆش نەبی من بڕوام وایە خۆ من پێ دەڵێم سەبەبەکە سەلاح نییە یاریزانەکانی ترن سەلاحیش لەگەڵ مەنزومەکەیە تێکەوتووە بەڵام تۆ کە ڕاهێنەر بووی بڕوا دوایە سەلاحە حەقی مەشروعی خۆت بەڵام بە دیوی ئینتەرمیلان بە عەکسی تیجای ئەم پلانە یاریەکە ئینتەرمیلان پلانی 3-5-2 خۆی یاریەکە یەکێک لە هەرە خاڵە مەترسیدارەکانی ئینتەرمیلان هەمان ئەو خاڵەیە کە بەرامبەر بەرشەلۆنە لە وەرزی ڕابردووە پیادەیان کرد ئینتەرمیلان لە ڕێگەی 2 باڵی بەهێز ئیتر ئۆگۆستۆ یاریەکە یاخود یاریزانی تر لە یاریەکە دیمارکۆ یاریەکە یاخود یاریزانێکی تر یاریەکە لە ڕێی ئەم 2 باڵەوە هەمیشە مەترسین بۆ سەر باڵە بەرگریەکانی لێڤەرپوڵ بەڵام لەو گرنگتر چییە؟ لەو گرنگتر ئەو تەعاملەیە کە لاوتارۆ مارتینێز و مارکۆس تورامێکن چونکە یەکێک لە خەسڵەتەکانی ئینتەرمیلان خەسڵەتی یاریکردنی سیمۆنی ئینزاگی تێنەپەڕانەوە هێشتا ئەم تیپی ئاتیمادی تەواوی لەسەرەوەیە تۆپێکی درێژ ڕاگرتن لەلایەن هێرش بەرەوانێ یاریکردن و دروستکردنەوەی هەلەکە بۆ لایەنی تیپی ڕکابەر واتە ئینتەرمیلان ئاعتیمادێکی تەواوی لەسەر هێرشی 4-5 لەمسە ئەتر ئەمە تۆپی دەڵێت هێرشی ڕاستەخۆ دەبێت هێرشی ڕاستەخۆ نێن لە بنیادی هێرشەوە دەست پێکا کاتێ بەرگریکار تۆپ وەرەگرێ یاریزانانی تیپی بەڕکابەر ڕاکێشن لێرەوە تۆپێکی بەرز ئاڕاستی پێشەوەکرێ ڕاگررتنێک ڕوو دەدات ئیتریا لاوتارۆم ڕاگررتناکە یا تورام هەردووکیشیان تایبەتمەندیکی زۆر زۆر گەورەیان هەیە لە ڕاگررتنی تۆپە واتە حجزکردنی تۆپەکە دواتر یاریکردنەوەی لەگەڵ کالهانۆگلۆبێ یا مختاریامە یا بارەلاو و دواتر دروستکردنی هەلی گۆڵەکە چ لە ڕێی باڵەکانەوە بێت چ ڕاستەخۆ بۆ ێرش بەرەوە بێ ئەمە یەکێکە لە مەترسیدارترین خەسڵەتەکانی ئینتەرمیلان بۆ تۆمارکردنی گۆڵ کە لەم دۆخەی ئێستا لیڤەرپوڵ بتوانێت خەسڵەتی ڕاگررتنی ئەم گۆڵە بکات تۆزەکارێکی زەحمەتە تایبەتمەندیەکی دیکەی ئینتەرمیلان وەکو باسم کرد سەرکەوتنی دووباڵەکەیەتی کە ئەمە دەرفەتی ئەوە دەداتە لێڤەرپوڵ کە لە هێرشی هەڵگەڕاوە یا لە هێرشی ڕاستەوخۆیە بتوانن گورز لە ئینتەرمیلان بۆشێنن ئەگنا بە پێشات و خوێندنەوەی یاریەکان بە ئامادەکاری تیپەکان و بە ئامادەی تیپەکان بە وەسعەتی تیپەکان لەو دۆخی کە هەیە ئێستا ئێمە لە دۆخێکی ناهاوسەنگە ئەمڕۆ بەڕبوونەوەی لیڤەرپوڵ و ئینتەرمیلان ئەنجامەیدێ ڕاستە ئینتەرمیلانی ژاری پێشووی دۆڕانەوە بە ئەتلێتیکۆ مەدرید لە نێو یاریگای ئەتلێتیکۆ مەدرید بەڵام ئینتەرمیلان چواریاری سەرەتای بردووەتەوە لە پێنجەم یاریە شکستێنەوە بۆی ئاساییە لە شەشەم یاریە کە
هەوڵی سەرکەوتن باتەوە بە ڕێژەیەکی زۆر ئینتەرمیلانی چێبێ لەو تیپانێکە بە دوو یاری داهاتوو بە دوو خاڵی تری چێبێ لەو تیپانی بەڕاستەوخۆ بگاتە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ ئەمە ئامانجی سەرەتا ئینتەرمیلان وەگەر ئەم یاریش بدۆڕێنێ بە هەمان شێوێشتا لە ڕکابەریەوە مێنێ چونکە ئینتەرمیلان ئەمەلی چانسی 18 خاڵی هەیە چانسی 18 خاڵە مێنێ لە دوو یاری کۆتاییشە بەڵام بۆ لیڤەرپوڵ دۆخەکە جیاوازترە بۆیە لیڤەرپوڵ و تیپەکەی سلۆت ئەم شەو یاریمان و نەمانەکەن من بۆچی ئەڵێم ڕەنگە قەراری کارگێڕی لیڤەرپوڵ لە دوای ئەم یاریە دۆخێکی تر بێ بۆ چونکە لیڤەرپوڵ یاری مەرگەکە ئەم شەو یعنی حەزەرەکە لەوەی کە من ئەیکەم تەنها ئەمەیە لیڤەرپوڵ یاری مەرگەکە بۆچی یاری مەرگەکە لیڤەرپوڵ لە کۆی 5 یاری دوو یاریانی دۆڕانەوە واتە تەنها 9 خاڵی کۆ کردوێتەوە ئەگەر ئەم شەو بدۆڕێ لە 3 لە 6 یاریە تۆ 9 خاڵت کۆ کردوێتەوە کەواتە لە باشترین دۆخاگەرتۆم شەو بدۆڕێ چەندێنی 15 خاڵێنی 15 خاڵ ئەو چانسەد نییە تۆ بەڕاستەوە خۆ بگەیتە قۆناغی داهاتوو چانسێکی زۆر زۆر قورسە چونکە ڕکابەرەکانت ینی دوای ئەم جەولەیە بەشێکی زۆریان دەبن بە 13 خاڵ لە دوای 13 خاڵ هەرچی دوو سەرکەوتنی تربێنێکێتە دۆخێکی باشەوە چونکە تۆ جیاوازی گۆڵی شت باش نییە جیاوازی گۆڵی شت باش نییە بۆی کە لە ڕکابەرەکە تۆ بتوانانی هەژیانەکەی پێشوی ڕزمەندی بگری بۆیە لیڤەرپوڵ یاری مەرگەکە لەم دۆخۆ تۆ سەیریکە ئەی بۆ ئەڵێم قەرارێگەیە لەوەی کە ڕەنگە ئەم یاریە لە هەموو یاریە گرنگتر بێ بۆ ئارنێ سڵۆت بۆ لیڤەرپوڵ تەواو بێیوا بۆ لە پریمەرلیگ لە پریمەرلیگ تاکە هیوایە کە لیڤەرپوڵ چانسی ما بێ بەم تیپێوەیە کە ئەگەر بگەنە چامپیۆنزی وەرزی داهاتوو بێ دەستکەوت بووە ئەم شەویش ئەگەر لە چامپیۆنز لیگا ڕوبەڕووی شکست ببنانێ تیپەکەیت لە دۆخی لەمە ناهەموارتر نییە بۆیە ئەگەر هیچ کەسێکی ڕاهێنەر نەبێ لیڤەرپوڵ دەتوانێم نەتیجا نەبێنێ تۆ ڕاهێنەرت بۆ چییە ڕاهێنەرت بۆوەیە لە کاتێکی تەنگانەیە لە کاتێکی دژوارە لە کاتێکی کە ئەنجامەکان و پێویستین کە دۆخی تیپەکەی تێشوێت تیپەکە بۆ ڕێکاتەوە ئەنجامی باشت لەم کاتانەیە بۆ بێنێ تۆ بەم پێگاتەیەوە نەتوانێت ڕکابەری پریمەرلیگ بکەی بڵێ وڵا بەس چاوم لەوەیە بگەم بە چامپیۆنزیی وەرزی داهاتوو بەم پێگاتەوە نەتوانی بلیتێکی ڕاستەخۆی چامپیۆنزیی وەرزی داهاتوو ببڕی ئەیبەتەمای چیت ئەیبەتەمای چیت بۆیە بۆ سڵۆت یاریمان و نەمانە بەڵام بۆ ئینتەرمیلان دۆخەکە زۆر زۆر ئاسایە گەر شکستیش بێنێ لەگەڵ هەموو ئەمانەشە واقعیەتی یاریگای جۆسپی میادزا و پێگاتەی ئینتەرمیلان و دۆخی ئێستەی ئینتەرمیلان و وەورەی ئینتەرمیلان ئەنی من پێچوانەی یاریە جەولەی ڕابردوو لە یاری ئەتلێتیکۆ مەدرید و ئینتەرمیلانە من بەڕاشکایی وتم لەگەڵ بردنەوەی ئەتلێتیکۆ مەدریددا بووم پێم وایە ئەتلێتیکۆ مەدرید ئەم بردنەوەی بۆ خۆی مسۆگە یعنی هەلەکە بۆ خۆی قۆزێتەوە بۆ بردنەوە لە ئینتەرمیلان چونکە ئینتەرمیلان تاو کاتەی یعنی شکستێکی لە بەسەر ناتبوو چوار یاری بردو دۆخەکە زۆر لەبار بوو بەڵام ئێستا واقعیەتێکی جیاوازە ئینتەرمیلان بەو بێمنەتی کە بەرامبەر ئەتلێتیکۆ چۆناوە بۆ یاریە ناچێتە ناو نه ئەم یاریە بۆ شکوی بردنەوە لە گەورەی گێتە ناوە بۆ عەزمی تیپی هێنێتە ناو لە ڕکابەری خولی ئیتالیا و بامان شێوەیە لە ڕکابەری چامپیۆنز لیگا بێ کۆتا کۆمنتەکان ئەڵێ پێویستە بەرشەلۆن زیاد لە 4 گۆڵ بکات لە فرانکفۆرت وەک تۆڵە بەرشەلۆنە 1 ئینتراخت فرانکفۆرت 3 کاگرێبن دەڵێ کاک محەمەد بەرشۆنە بدۆڕە کاریگەری لەسەر دروستەکە بەرشۆنە ڕانەرێکی ژیریە کە هانزی فلیکە زۆر موهیمە ڕانەر بتوانێت لەگەڵ دۆخی شکستی تیپەکانە خۆی بگونجێنێ لەبەری فلیک کاتێ لە یاریەکە دۆڕێ نایەتە دەرەوانێت لە کۆنگرە ڕۆژنامەنووسیا بڵێ یاریزانەکانم بەرپرسن ئەڵێ من بەرپرسیارم لەم شکستە و من بەرشەلۆنە بەرەو باشترە بم و من پێتان ئەڵێم یاری داهاتوو بەرشەلۆنە بەرەو سەرکەوتنە بە بەس لەم لاوە سڵۆت ئەڵێ چیەڵێ وڵا کۆناتیە بە دۆڕانیانە یاریە پەنارتی لەسەر دروستکردنی کاکفی زۆڵاڵێ بەرشۆنە سیاری باتۆ لە شتی پەکابێ منیش بۆم باسی دیوتم باگەرێکی زۆر بەرشۆنە هەرسیارەکەی بێتەوە لە شتی پەکابێ چونکە دەکاتە 16 خاڵ 16 خاڵیش بەپی دۆخی تیپ ئەگەری هەیە هەشتی پەکە بگرێ ئەگەری ژێ نەیگری خۆشتەکە مسۆگەر نییە بڵێ وەڵانەوە خاڵەکە ێنا مسۆگەر لە شتی پەکە نەخێوان نییە مسۆگەر نییە ئەنجامەکەی پێویستە بە سەرکەوتنی تیپەکانی ڕکابەریەوە وەجگە لەو شتیاوازی گۆڵ بۆ بەرشۆنە زۆر زۆر گرنگە کاگونەر ئەڵێ محەممەد سەلاح ئەفسانەیەکی پریمەرلیگە نابێت بەم ڕفتاری لەگەڵ بکرێت محەممەد سەڵاکی لە ئەفسانەکان باشترین باڵی ڕاستی گیان بۆ زیرا لە دەستپێکی وەرزە لیڤەرپوڵ خا بە شێوکی گشتی سەڵا زۆری بۆ لیڤەرپوڵ کردو پێویستە ڕێزی لێ بگیرێت کۆتا سیاریە دەک بێشتا لیڤەرپوڵ ناتوانێت بێ سەلاحیش براوە بێ هیچی دەست نەکەوتووە لیڤەرپوڵ کاگونەر بەردێ دەکردنی سەلاح هیچی دەست نەکەوتووە چگە لەکە لە ڕقی سڵۆت
بەڕای من کێشەی لیڤەرپول یاریزانەکانی بەڵکو کێشەکە خودی ڕانر لە ئاسی لیڤەرپول نییە، سلۆت لە ئاز لیڤەرپول نییە. خوا خێری کڵۆب نووسیاتوتە سەر سفری حەزیب لە تەگەوەشە هیچ جانێک لەسەر ئاستی خۆی نەبوو منافست کە ئەینا سلۆت کە نازانم تعلیقەیاڵێ سڵەبیا هەر بە جدی مەبەستی لەوەیە. ئەمە کۆمنتەکەی کاگونێرە. بارحاڵ ئەمە یاریەکانی ئەم شەو و دۆخی ئەم شەو مان سەرنوێتیجی سەرکەوتنێکی گرنگی تۆمار کرد. شەو پاش کۆتاییاتنی یارەکان، پاش کۆتاییاتنی یارەکەی بەرشلۆنە، پاش کۆتاییاتنی یارەکەی لیڤەرپول بەڕاستە خۆ دێمەلاتان چاوەڕێم بکەن.